ماوەت ئێستا لە ڕووی ئیداریەوە یەکێکە لە قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی 55 کیلۆمەتر دوورە لە سەنتەری پارێزگای سلێمانیەوە هاوسنوورین لەگەڵ قەزای سەردەشت کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەر بە پارێزگای ئازەربایجانی غەربیە هاوسنوورین لەگەڵ قەزای پشدەر لە باکوورەوە لە خۆرئاوە هاوسنوورین لەگەڵ قەزای دووکان لە باشوورەوە هاوسنوورین لەگەڵ قەزای سنتەری سلێمانی و ناوەندی مرکزی سلێمانی لە ڕۆژهەڵاتیشەوە هاوسنوورین لەگەڵ قەزای شارباژێر ماوەت هەڵکەوتەی جوگرافی و جیۆلۆجیەکەی وا ڕێکەوتۆ ناوچەیەکی شاخوداخ و دارستانی سروشتیە زۆربەی دارستانە سروشتەکانیشی پێکاتون لە داری بەڕوو داری مازوو وێوڵ و دارەبەن سنتەری ناو شارۆچکەی ماوەت 950 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە ئەم ناوچەی ئێمە چیای زۆر بەرزبەرزی تایە بۆ نمونە پێنجەمین لووتکەی هەموو عێراق چیای گمۆیە کە 2391 متر بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە کەوتۆتە ئەم سنوورەوە ڕووبار بە تەنیشتیا تێ ئەپەڕێت ناوچەیەکی کشت و کاڵی باغداریە زیاتر و بۆ پەروەردەکردنی مەڕووماڵات و هەنگیش زۆر گونجاوە ئەم سنوورەی ئێمە. ماوەت لە ڕووی مێژوویە زۆر کۆنە لە ساڵی 1664 بۆ 1669 میلادی ئێرە پایتەختی ئەمارەتی بابان بووە بیر بۆ داغی کوڕی فقی ئەحمەدی دارشمانە ئەمیری ئەم ناوچەیە بووە لە ڕووی پێکاتەکەشیەوە پێکاتووە لە 76 گوند دابش بۆ بەسەر 60 کرتی کشتتوکاڵیدا ڕوبەرەکەی بە شێوەیەکی گشتی ڕوبەری ئەم ناوچەیە بە شێوەیەکی گشتی 233,000 دۆنمە ئەگەر بە دۆنم قسە بکەینەوە کوشتی زەراعی لەم ڕوبەرە 2427 دۆنمی ناکشتتوکاڵەیە بە کەڵکی کشتتوکاڵ نایەت 1122 دۆنمی ئەم ناوچەیە شوێنی گوندەکان و شوێنی نیشتەجێبوون داگیری کردووە 1990 مەتری دۆنمیشی بەردەڵانە ئەم ناوچەی ئێمە 65,000 مان زەوی بەراوە 65,000 دۆنمی پێکاتەکەی زەوی بەراوە 13,999 دۆنممان باخی دێمە تەڵعاً باخی دێم لێرە پێکاتۆ لە ترێ و بە زۆری لە ترێ و چوالە و لە ترشی سماق 1400 دۆنمی تری لە باخەکانمان بەراوە 1400 دۆنمی باخی بەراویشمان هەیە لە ناوچەکەیە 3741 دۆنممان دارستانی سروشتیە 129,900 دۆنممان لە وەڕگای سروشتیە بۆ ئەم ناوچەیە پێکاتۆ لە وەڕگای سروشتی بۆ لە وەڕاندنی مەڕووماڵاتی ناوچەکە سەرچاوی ئەومان هەیە ڕووبارمان هەیە چەند ڕووبارێکی گەورە کە یەکێکە لەو ڕووبارانەی کە بە هیناتی ئەپەڕێت بە کوردستانەتی ئەپەڕێت لە ڕووباری زەی بچووکە بەشێکە شارباژێر ناوچەیەکی فراوانە و ناولێنانێکی سروشتیە قەزای ماوەت بەشێکە لە ناوچەی شارباژێر کە هاوسنوورە لە بەشی باکووریەوە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و لە بەشی باشوور و ڕۆژاوا و باشووری ڕۆژاواوە لەگەڵ قەزای شارباژێر هاوسنوورە و بەشێک لە سنوورەکەی یەکەوێتە لاشانی قەزای دوکانەوە ماوەت دیمەنێکی سروشتی زۆر دڵڕفێن و دیمەنێکی سروشتی زۆر ناوازەی هەیە یەکێکە لە سەرەکیترین ناوچەکانی کوردستان لە ڕووی سروشتیەوە و جۆراوجۆریەکی سروشتی زۆر ناوازەی تێدا بەدیەکرێت.